بەڵێ براکانم مسلمانانی بەڕێز، خوای گەورە و میهرەبان ساڵ بە ساڵ، مانگ بە مانگ، هەفتە بە هەفتە، ڕۆژ بە ڕۆژ و سەعات بە سەعات هەنێک کردەوە و هەندێک شتی داناوە بۆ ئەوەی لە مسلمانان خۆش بێ و لە تاوانەکانی خۆش بێت. تەخوایە و خوایە بکەین کە هەموو شتێکی خەڵق کردووە و ئیختیارێکە لە ناو مەخلوقاتە هەڵێ بژارێت کە حەوتەبەقەی ئاسمانی خەڵق کرد، ئاسمانی حەوتەمی هەڵبژارد. ئەو خوایەی کەوا جەنەتەکانی خەڵق کرد، لە ناویاندا جەنەتی فیردەوسی هەڵبژارد. ئەو خوایەی کەوا هەموو مەلایکەی خەڵق کرد، بەڵام لە ناو هەموویانە جیبریلی هەڵبژار سەلامی خوای لێبێت کە بەشەریەتی خەڵق کرد، لە ناو بەشەریەتدا ئیماندارانی هەڵبژارد و لە ناو ئیماندارانە پێغەمبەران نەبیەکانی هەڵبژارد و لە ناو نەبیدا ڕوسولی هەڵبژارد و لە ناو ڕوسولە ئولوالعەزمی هەڵبژارد کە پێنجن و لە ناو ئەو پێنجەدا دوانی هەڵبژارد بە خەلیلی کە ئیبراهیمە و محەممەدە صلی الله عليه وسلم، سەلامی خوش لە ئیبراهیم بێت و لەو دوو خەلیلە محەممەدی هەڵبژارد صلی الله عليه وسلم. و زەوی خەڵق کرد خوای گەورە و میهرەبان، شوێنێکی بەتایبەت بەڕێز کرد زیاتر لە شوێنەکانی تری، ئەوش مەککەی مکەڕەمەیە و ڕۆژەکانی دروست کرد. لە ناو ڕۆژەکاندا مانگێکی هەڵبژارد کە مانگی ڕەمەضانە و لە ڕۆژەکاندا ڕۆژی جومعەی هەڵبژارد کە لە هەموو ڕۆژێ بە قەدر و بە حورمەترە لە لای خوای گەورە و لە شەوەکانیا شەوی لەیلەت القەدری هەڵبژارد و لە سەعاتەکاندا سەعاتێک لە دوای بانگی عەسری ڕۆژی جومعە کە دوعاکردن تایدا مستەجابە و لە دەشەوەکاندا دەشەوی ذی الحجەی هەڵبژارد.